ئەگەر پێشتر بەهۆی زۆری سەرقاڵیەوە ئەندامانی خێزانەکان پەیوەندیەکانیان لاواز بوو کەمترین کاتیان بۆ یەکتر هەبوو، بەڵام کۆڕۆنا ئەم سەرقاڵیەی بۆ هاوڵاتیان نەهێشتووە و بێویستی خۆیان ئێستا لە ماڵەوەن. توێژەران دەڵێن پێویستە هاوڵاتیان سوود لەم دەرفەتە وەربگرن و ئەو کاتە لە دەست نەدەن بە ئەنجامدانی خوێندنەوە و وەرزش و بەهێزکردنەوەی پەیوەندیەکان. من ئەو دەرفەتە بە کاتی ئاڵتونی ناویە بم بە حەقەت بە حکمیەوەی لە ڕابردوو زۆربەی تاکەکان بەهۆی سەختی باردۆخی ژیان و پەیداکردنی بژێوی ژیانیان هەندێک کەس بەهۆی هەڵپەی زیاتر پەیداکردنی مادا کەمتر کاتەکانیان بۆ خێزان تەرخان کردیا زیاتر لە دەرەوە بووینە بۆیە ئەو فترە زەمانەی کە من دڵنیام کاتیە و تێپەڕی کە لە ماڵەوەینە یان ناچار کراوین لە ماڵەوە دابنیشن هەوڵ دەین ئەو فەراغە گەورەی کە لە خێزان هەبووە پڕ بکەینەوە بە بوونمان دانیشتنمان وە بە گفتوگۆ و پێکەوە هاوکاریکردنمان و ئەنجامدانی کۆمەڵێک چالاکی لە ناو خێزانمان ئەو فەراغە گەورەیە کە دروست بە دووبارە پڕ بکەینەوە. ئەگەرچی کۆرۆنا زیانەکانی لە ئەژمار نایەن، بەڵام سەرەڕای ئەوەش وای کردووە هەمووان لە یەکتردا کۆ ببنەوە، لەگەڵ ئەوەشدا زۆربەی تاوانەکانی ناو کۆمەلگا کەم بوونەتەوە، خەڵک لە دنیای مادی دوورکەوتونەتەوە. زۆر جار ئێمە دەمانبینی لەسەر سفرەی خوان عایلەکان پێکەوە لە یەک کاتێکا کۆ نابوونەوە بۆ خواردن نان خواردن ئێستاکە هەمویان پێکەوە دەتوانن ئەو بیر و ڕا کۆمەڵایەتی و کولتوری و ڕۆشنبیریانەی پێکەوە بەردەوام لە ژیانی ڕۆژانەیاندا ئاڵوگۆڕی پێ بکەن. ئەوە خاڵێکی یەکزار ئیجابیە، چونکە چەندین جار هەبووە لە ئامادەکردنی خوانێکە عایلەکەنیان توانێت پێکەوە وەکو یەک لەسەر یەک خوان کۆ بنەوە. پاشانیش سوودوەرگتن لە کاتەکانیان، هەنی ئەو کاتانی کە لە ماڵەوەن یەکێک لە سوودەکانی بریتێ لەوەکەوە بۆ خوێندنەوە بەکاری بێنن، پشو درێژی بەرامبەر یەکتری وە گوێ ڕاگرتن لە بیر و ڕای یەکتری. بۆ دووازار کۆرۆنا ستۆپێکی بە مرۆڤایەتی کرد کە واز لە خۆخۆری و دنیای مادیگەری بێن و کەوا زۆر جار خەڵکانێک بەهۆی گەندەڵیەوە سامانێکی زۆریان پەیدا دەکرد. کۆرۆنا وای کرد مرۆڤ کەمێک بگەڕێتەوە بۆ لای ویژدان و مرۆڤبوون و لەوە تێبگات دنیا کاتیە و کۆتایی دێت. ئەگەرچی کۆرۆنا لە ئێستادا بە دوژمنی سەرجەم مرۆڤایەتی دادەنرێتن، بەڵام یەک لە سوود و کەڵکەکانی ئەوە بوو خێزانەکانی لە یەکتر کۆکردنەوە و بۆ دووجاریش ئەگەر بۆ ماوەیەکی کاتیش بێت ژینگەی لە پیسبوون پاک کردەوە. ئازادۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای سۆران.